هەڤاڵینە جارێکی تریش من لە پەردەلادان لەسەر پەیکەری شەید عەبدوڕەحمانی میرزا حەسەن قسەم کرد. ئەو سەردەما وەزیری خارجێ ئەمریکی ئەڵێ 65,000 ساروخمان ناردووە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. لەو 65,000 ساروخە 65 دانەمان نەدیوە. ئەلبانیا وڵاتێکی سوالکەرە. ئەلبانیا ئەڵێ من 30 ملیۆن فیشەک و 14,000 کاشکۆفی مزەلیم بۆ ناردوون لێرەوە بەدەست کێوە ئێوە قەت دیوتانە بەدەست پێشمەرگەیەکەوە. ئەمریکا ڕووسیا ڕۆژێک لە هین بووین لە وەزارەتی پێشمەرگە بووین تیارەیەکی ڕووسی نیشتەوە 170 بیکەیسی پێ بوو. دایگرت داوای یەک بیکەیسی ماگرنیاندا یەک بیکەیسی. ئەو ماوەیە تیارەیە تریان 4 ملیمی هێنا تاکو ئیسەکە 100 جار داوامان کردەوە 23 ملیمەکان دابەش ناکەن بۆی بەر ئێمە نەکرد. ئەم ڕۆژانە 30 تانک دێ 30 تانکی نەوعێکی زۆر مهمە تانکی ئەڵمانیا. وەڵاهی یەک قەباخمان نادەنێت تا یەکشمان نادەنێ. 170 تەن چەکی قورس دێ کۆمەڵێ چەک تاکو ئیسەکە هێزەکانی ئێمە لەو هەموو چەکە قورسە فیشەیەکیان نەدیوە. ئەی باشە بۆ بێدەنگ بین لە بەرامبەر ئەوانە. ئێمە لە جەلەولا تاکو ئیسەکە 175 کوڕی ئەوم بەکوژداوە. لە جەلەولا بە خوێنی پێشمەرگە تەیارەیەک تەقەی بۆ نەکردین. یارمەتیەک نەدراین بە خوێنی پێشمەرگە جەلەولامان گرتەوە.